هەر کردارێک چ لە کوردی چ لە ئینگلیزی وەکو چێوێکی وایە کە خەریکی ئەو کردارە دەبی بۆ نمونە خواردنە تۆ لەو چێوە خەریکی وەسەر دەکەی لە چێوی کردارەکە کە خواردنە خەریکی وەسەر دەکەی دەیکە خەریکی نانخواردنی ئاخری تەواو دەبێتی دەکشێوە لە سفرەکە و نانەکە کە تەواو بوو داوای دووەیەکە دەکەی لە ناو ئەو شێوەدا وەسەر لووتکەکە دەکەی و داوای دووەیەکە دەکەی دەڵی نانم خواردووە ئۆکەی بۆ نمونە لێرە کە دەنووسم I am eating سیرکە شاخەکەی هەڵدەکا ینی لای چەپەکەی هەڵدەکا کە خەریکە تۆ خەریکی وەسەر دەکەوی کە وەسەر کەوتی هەر ING آخر سەر دەبێتە هاف تەواو دەبێت دەچێت سەر لووتکە هەر خەریکێک آخر سەر تەواو دەبێت دەچێت سەر لووتکە دووەیەکی خۆی وەردەگرێت ئەلێرە کە بیکەمە have eaten دەچێت سەر لووتکە و تەواو بوو یعنی لێرە دەیبینین بۆ مناگەوەی بکەمە had eaten دەچێتە لووتکەی شاخی وەڵدە نانم خواردبوو لە خشتەکەشدا نیشانی دەدا ها سەیەک ئەگەوەی بکەمە will have دەچێتە لووتکەی شاخی سێهەمە ها سێ لە خشتەکەدا دێتە ئێرە ئۆکەی جاوا لە کوردیشدا کار دەکا ئەوم بۆ قوتابیانە ساز کردو کە دێنە کلاس تایبەتەکان بۆی کە تەواوی گرامێری کوردی ئینگلیزی بە هەر هەموو شتێکەوە تێدایە هەموو شتێش تێدایە وەکەندەی کایە پێ بکەم بەڕاستی بیبینن لە ناو مێشکێندا ئەوە بە کوردیش ئیش دەکات بۆ نمونە لێرە بنووسم خەریکی خواردنم سیرکە ئێرە سوور دەکات لەسەر چێوەکە چون خەریکم وەسەری دەکەم بەڵام ئاخری تەواو دەبێت و خەریکەکە لا دەچێت دووەیەکەی پێوە دەنێم دەبێتە خواردنەوە لەسەر لووتکەکەدا دەنیشە لێرە جا لێرە ئەگە یەک دانە بی پێوە نیم خواردە بووم دەچێتە لووتکەی شاخی وەڵ خواردە بووم ڕابردووی دوور ئۆکەی جاوە وانێکشی تێدا ینی تەواوی هەڵە گرامێرەکانیش دەگرێت بۆ نمونە بڵێ I has money ینی ئێرۆر دەدا دەڵێ has money دەبڵێ have تەواوی وانەی تێدایە بەڵام ئەوەی کە لێرە گرینگە ئەوەیە کە هەر خەریکێک آخر سەر دەبێتە دوێت تەواو دەبێت و هەر ING آخر سەر دەبێتە have تەواو دەبێت سەر لووتکەکە